بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونتوب إليه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وسلم. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، مسلماناني عزيز، لخدمتان داين لزنجير باسك إن شاء الله بسن ألقيك تكميلي دكين. اویش باسی رولی افراد لا پرورده کردن ده. رولی افراد لا پرورده کردن ده. بچن باشیک و چند زنجیریک باسی بابت کند کین. باسی گرینگی دایک لا پرورده کردنی مندال ده. لا گرینگی لا باسی گرینگی دایک لا پرورده کردنی مندال ده. اویش چند بابت یک من هی. بە 5 خاڵ باسی دەکەین. خاڵی یەکەم کاریگەری خێزان لە پەروەردەکردندا، و خاڵی دووەم منداڵ، باسی کاریگەربوونی منداڵ بە حاڵەتی دایکی لە کاتی حەملدا، و خاڵی سێم ڕۆڵی دایک لەگەڵ منداڵ لە سەردەمێکی منداڵی زوویدا، یعنی هەر لە سەرەتای منداڵیەوە. خاڵی چوارەم ڕۆڵی دایک لەگەڵ کچەکاندا، و خاڵی پێنجەم باسی ئەوەی کە دایک تایبەتمەندی تایبەت بە منداڵەکانی دەزانێت و ئاگای لێیەتی. و دوای ئەوە بەشێکی ترمان هەیە، هەندێک پێشنیاری پەروەردەیی بۆ دایک. ئەویش 7 خاڵ لە خۆی دەگرێت. خاڵی یەکەم هەستکردن بە گرنگی پەروەردەکردن، تربیەتدان. خاڵی دووەم گرنگیدان بە نیزام و بەرنامەڕێژی لە ماڵدا. خاڵی سێم هەوڵدان بۆ زیادبوونی کارامەیی و شارەزابوون لە بواری پەروەردەدا. خاڵی چوارەم گرنگیدان بە پێداویستیەکانی منداڵ. خاڵی پێنجەم گرنگیدان و حرصبوون لەسەر ڕێکی نێوان منداڵەکان. خاڵی شەشەم چۆنیەتی تەعامولکردن لەگەڵ هەڵی منداڵەکان. و خاڵی حەوتەم هەندێک هۆکار و وەسیلە هەندێک پێشنیار بۆ ئەوەی کە پەروەردە و سلووکی منداڵەکانی لەسەر بنیاد بنرێ و پەروەردە و سلووکی منداڵەکانی پێڕاست بکرێتەوە. بەڕاستی قسەکردن لەسەر گرنگی پەروەردەکردن لە ماڵدا و کاریگەربوونی لەسەر کۆمەڵگا و پارێزگاریکردن لەو پەروەردەیە شتێکی زۆر گەورەیە، و شایانی ئەوەیە کە بە چەندەها کتاب و زنجیرە باسی دوور و درێژ و وتاری دوور و درێژی لەسەر بدرێت، چونکە هەمومان درک بە گرنگی پەروەردە درکی پێ دەکەین کەوا پەروەردەکردنی منداڵ چەندە تەئسیری هەیە. و پێویستیشە کە بگەڕینەوە بۆ کتاب. چەندەها کتابی بە پێزدانراوە لەو بواری پەروەردەکردندا، بەڵام ئەوەی کە ئێمە باسی دەکەین تەنها وەبیرهێنانەوەیەکی سەریعە، وەکو دەواازەیەکە بۆ چوونە ناو بابەتەکە. دایک مەکانەتێکی و شوێنێک و ئەساسێکی گرنگە لە پەروەردەکردندا، و ئەویش لەبەر چەند هۆکار. یەکەم کە باسمان کرد کاریگەری خێزان لە پەروەردەکردندا. خێزان دایرە و مەکانی یەکەمە کە
منداڵ تێیدا پەروەردە دەبێت. ئێمە چەند مەکانێک و چەند شوێنێکی پەروەردەییمان هەیە کە منداڵ لە ژیانی ڕۆژانە و لە بواری کۆمەڵایەتیدا پێیاندا تێپەڕ دەبێت. لە ماڵ یەکەم شوێنە کە منداڵ تێیدا لایەنی کۆمەڵایەتی تێدا گەشە دەکا و پەروەردە دەبێت تێیدا. دواتر مەکتەب، دواتر شوێنەکانی تر، بازار، مزگەوت، ئەو شوێنانەی کە ڕووی تێدەکات لە هەر شوێنێکدا خیبرەیەکی ئیجتیماعی و کۆمەڵایەتی وەردەگرێت. بەڵام ماڵ مرکزی یەکەمە کە منداڵ تێدا گەشە دەکات و لایەنی کۆمەڵایەتی تێدا گەشە دەچەنێت. و ماڵ ئەو شوێنەیە خێزان، ئەو شوێنەیە کە منداڵ پێوانەکان و قیاسەکانی بۆ هەڵسەنگاندنی دەوروبەرەکەی لە ماڵەوە وەردەگرێت. بۆ نمونە لە ماڵەوە پەروەردەیەک کراوە و پێوانەیەک و تەرازویەکی بەدەستەوەیە، بەو پەروەردەی کە لە ماڵەوە کراوە خەڵک هەڵدەسەنگێنێ. بۆ نمونە کە دەچێتە مەکتەب سەیری مامۆستاکەی دەکات، تەماشای دەکات ئایا لەگەڵ تەبیعەتی ئەو دەگونجێت. زۆرجار لەوانەیە ئەو تێڕوانینێکی هەڵی هەبێ بۆ مامۆستاکەی لە کاتێکدا مامۆستاکەی تەعامولەکەی و مووقیفەکەی ڕاستە، بەڵام ئەو لەبەرەوەی پەروەردەیەکی لە ماڵە وەرگرتووە لە پەروەردە و دیدی ئەوە ئەم کارە غەڵەتە. و هەر ئەم پەیوەرەی ئەو پێوەری ماڵە، پەروەردەی ماڵە دەبێتە هۆکاریەوەی کە هاوڕەکانیشی هەڵبژێرێت لە مەکتەب لە دەرەوە. تەماشا دەکەی چەندەهار کەسە و جۆرە هاوڕەیەک هەڵدەبژێرێت. ئەمەش هۆکارەکەی ئەوەیە پەروەردەکان جیاوازن و هەڵسەنگاندنی بۆ هەموو ئەو بابەتانی کە دەیبینێ و هەموو ئەو بابەتانی کە دەیبیستێ لە ژیانی ڕۆژانەیدا ڕوبەڕووی دەبێتەوە، هەمووی لە ئەو پەروەردەی کە چەسپاوە لە مێشکیدا و لەگەڵی پەروەردە کراوە بەو پێوەرانە هەڵی دەسەنگێنێت و کاری لەسەر دەکات. کامەش بەڕاستی نوقتەیەکی زۆر حەساسە. ئایا منداڵ چ شتێک دەکاتە پێوەری ژیانی خۆی و پێوەرەکانی بۆ هەڵسەنگاندنی دەوروبەر و تەعاملکردن لەگەڵ دەوروبەر و دیاریکردنی ڕاست و هەڵەت چییە لە ژیاندا. بۆیە ئەگەر پەروەردەیەکی دروست هەبێت، ئەوە هەموو هەڵسەنگاندنەکان و پێوەرەکانی تر و لە مەرحەلەکانی تری ژیانیشیدا پێوەرەکان ڕاست دەبن. بەڵام ئەگەر پەروەردەیەکی خراپ و غەڵەت هەبێت، ئەوە تێڕوانینی بۆ کەسەکانی تر، هەڵسەنگاندنی بۆ کەسەکانی تر و بڕیاردانی لەسەر بابەتەکانی داهاتووی ئەوانیش غەڵەت دەبن و کاریگەری لەسەر کۆمەلگادا دەنێت. چونکە منداڵ سەرەتا لە ماڵەوەدایە، بەڵام دواتر دێتە دەرەوە کە دێتە ناو کۆمەلگا و تێکەڵ بەجەوی ناو کۆمەلگا و ئیش و کار دەبێت. ئەوە ئەو کات تەئسیراتەکان و تەئسیراتی پەروەردەکردنەکەی بە تەواوەتی دەردەکەوێت و شوێن پەنجەی پەروەردە لەو کاتەوە دیار دەبێت. کەواتە بۆی کۆمەلگەیەکی سەلیممان هەبێت پێویستە پەروەردەیەکی سەلیممان هەبێت. خاڵی دووەم، منداڵ تەئسیری لێ دەکرێت بە حاڵی دایکی کاتێک کە حامیلەیە. هەر کە ئەو منداڵە لە سکی دایکایەتی، هەر لەو کاتەوە تەئسیر دەبێت بە ڕەفتارەکان و بارودۆخی دایکی. چونکە دایک مەرحەلەیەکی تایبەتی هەیە کە هیچ کەسێکی تر ئەو مەرحەلەیە نابینێت، کە هیچ مەرحەلەی دووگیانبوونە. لە ئەو حاڵەتەدا منداڵ بە تەئسیرەکانی و ئەو کاریگەریانی کە لەسەر دایک دروست دەبێت، ئەو منداڵش کاریگەر دەبێت پێیدا. لەوانە بۆ نمونە خواردن، منداڵ خواردن لە دایکی وەردەگرێ. ئەو جۆرە خواردنی کە طبعاً کە ئەو جۆرە خواردنی کە دایک خوات تەئسیری بۆ سەرگەشەی منداڵەکە و تەئسیر لەسەر منداڵەکە دەنێت. یاخود نەخۆشی، لەو کاتێک کە ئافرەت حامیلەیە نەخۆش دەبێت، تەئسیر لەسەر منداڵەکەشی دەکات. یان ئازار بچێژێت، تەئسیر لەسەر گەشەی منداڵەکەشی دەکات. و بۆ نمونە ئافرەتێک کە مدمینی مادی هۆشبەر بێت، دوور نییە منداڵەکە کە لە دایک دەبێت بە هەر کە لە دایک دەبێت مدمینی مادی هۆشبەر بێت، یاخود کە دایک جگەرە دەکێشێت، ئەوە طبعاً تەئسیر لەسەر منداڵەکەشی دادەنێت و کاریگەری خراپی هەیە. بۆیە هەموو کۆمەلگاکان و پزیشکان ئامۆژگاری ئافرەتانی جگەرەکێش دەکەن کە لە کاتی حەملدا دوورکەون لە جگەرەکێشان، بۆ لەبەرەوەی کاریگەری لەسەر منداڵەکەی هەیە. یاخود تەنانەت ئێمە کە ئافرەتێک لە نەخۆشخانەکان یا بۆ ئیشی پزیشکی دێتە لامان، پرسیاری دووگیانبوونی لێ دەکەین. کە پرسیاری دووگیانبوونی لێ دەکەین، لەو مەرحەلەیەدا
هەندێشت هەیە ناتوانێت بکرێت بۆ لەبەرەوەی کاریگەری لەسەر منداڵەکەی دادەنێت و ئامۆژگاری دەکەین کە لایانی گرنگی بدا بە تەندروستی خۆی ئازار دوور بێ لە ئازار دوور بێ لە ئامۆژگاری داری دەکەین کە دوور بێ لە ئیهمالبوون و گرنگی بە تەندروستی بدات هەوڵ بدات کەشێکی هێمنی هەبێت هەوڵ بدات تەندروست بێت خواردنی تەندروست بخوا بۆی تووشی کێشەی تەندروستی نەبێت چونکە تەئسیر لەسەر منداڵ دادەنێت و هەندێ عیلاج هەیە ئێمە ناتوانین لە کاتی حەملدا بیدەین ئەویش لەبەرەوەی کە کاریگەری خراپ لەسەر منداڵ دادەنێت کەواتە یعنی دەبینین کە منداڵ هەر لە مەرحەلەی حەملەوە لەژێر تەئسیری دایکی دایەتی دایک تەئسیرێکی زۆری هەیە لەسەری بۆ نمونە حاڵەتێکی ترمان هەیە کە زۆر کەس لێی بێئاگایە لایەنی دەرونی ئافرەت لە کاتی حەملدا زۆر گرنگە بە تایبەت وەڵامی دایک ئینفعالبوون و تەئسیربوونی بە ڕووداوەکان هەموو تەئسیر لەسەر منداڵ دادەنێت بۆ نمونە جەری وایە منداڵ دەبینین کە هەر لە دایک دەبێت دەست دەکات بە گریە و یعنی لە مەرحەلەی سەرەتاوە کەسێکی تۆڕە و بە حاڵەتێکی تایبەتی هەیە ئەوە تەئسیری کاتی حەملی لەسەرە چەندەها نمونەمان هەیە دەبینین کە کەسێک ڕەفتارێکی هەیە دوات پرسیاری لێ دەکەی کە ڕەفتارەی چۆن و چۆنیە زۆر جار هەیە لەوانەیە درک بۆ بکات دەڵێ لە کاتی حەملدا دایکم بەو شێوازە بووە تەئسیری لەسەر هەبووە بۆیە ئەوان حاڵەتی نەفسی و هەڵچوون و سەحەتی ئافرەت لە کاتی حەملدا زۆر گرنگە و پێویستە زۆر ئاگادار بن و زۆر گرنگی پێ بدرێت و بە تایبەت پیاو پێویستە لەسەری کە جەوێکی زۆر ئارام و شوێنێکی مناسب چاودێریکی تەندروستی مناسب و کەشوهەوایەکی ئارام و دڵخۆشکەری بۆ بڕەخسێنێت لە هەموو کاتەکاندا ئەوە زەرورەتێکە کە پیا بەو شێوازە لە خزمەتی خێزانیدا بێت و گرنگی بە باری دەرونی و تەندروستی خێزانەکەی بدات و بە تایبەت لە کاتی حەملدا ئەو گرنگی پێدانە دەبێت زیاتر بکرێت و حاڵەتی کەشمان هەیە کە بەڕاستی ئەمەش گرفتێکە تێڕوانینی دایک بۆ منداڵەکەی ناوسکی بۆ کۆرپەلەکەی تەئسیر دەکات لەسەر منداڵەکە بۆ نمونە بەداخەوە کە سیفەتێکی جاهیلی و نەزانیە سیفەتێکی پێش ئیسلام و جەهالەتە کە ئێستاش دووبارە زیندوو بۆتەوە و زۆر جار لە کۆمەڵگەی خۆماندا چەندەها نمونەی نەخوازراو هەیە لەبارەی ئەمەوە کە بەڕاستی ئیسلام بێبەریە و ئەمە هەموو هۆکاری دووریە لە ئیسلامەوە کاتێک کە منداڵێک ئافرەتێک حامیلەیە و کۆرپەکەی ناوسکی ڕەگەزەکەی مێینەیە و کچە ئەوان دڵگران دەبن پێی زۆر جار دەبینین بەداخەوە خودی ئافرەتەکە ناڕەحەتە بۆی کە منداڵی ناوسکی ئافرەتە لە کاتێکدا خۆشی ئافرەتە کەچی ناشکوری و ناسوپاسگوزارە و ڕەفتاری دەگۆڕێت و یعنی بەنەوەک لە نۆعەکانەوە ناڕەزاتی خۆی دەدەبرێت و لایەنی دەرونی مرتاح نییە بە منداڵە کە ئەمەش بەڕاستی سیفەتێکی دوور لە ڕەوشتی ئیسلامیە دوور لە شکرانە بژبوون و ڕازیبوونە بە ئەو بەخشی کە خوای گەورە بەخشیوێتی کە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە و زۆر جار ئینسان درک بەوە ناکات ئەو کچەی کە هەیەی ئەو منداڵی کە خوا پێی دەبەخشێ و ئافرەتە دەبێتە نیعمەتێکی زۆر زۆر گەورە و جێگەی دەکوڕ و زیاتریشی بۆ دەگرێتەوە بەڵام بەداخەوە بیرکردنەوەیەکی کللتوری و دواکەوتوو و سیفەتێکی جەهالەتە دووبارە گەڕاوەتەوە ناو موسڵمانان و ئومێدەوارین کە خوای گەورە ئەو سیفەتانی کە سیفەتی جاهیلێتن و دووبارە گەڕاونەوە ناو موسڵمانان بەهۆی نەزانی و دووربوون لە شەریعەت و دووربوون لە پەرستنی خوای گەورە بە ڕاستی و بە دروستی بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم بابەتانە و ئەم دیاردانە دووبارە سەر هەڵبدەنەوە ئەم بابەتەوە چەندەها دیاردەی تریشەیە کە دووبارە لە سیفەتی جەهالەتەوەیە و دووبارە هاتۆتەوە ناو کۆمەڵگای موسڵمانانەوە بەهۆی دووربوونمان لە فێربوونی زانستی شەرعی و دووربوونمان لە گرنگیدارمان بە پەیامی خوای گەورە دەفەرمێت ولله ملك السماوات والأرض
يخلق ما يشاء ويهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير. خواهي قورا هاتي ملكي آسمانا كانوا زويين لبردستي أو دايا همو أمريك هربو لاي خواهي قورا دقارتها هر تيكي بيوت دروسي دكات چه بيوت كتي داته چه بيوت كوري داته ياخد چه بيوت كور كتي داته ياخد هر كسي كي بيوت وايلي دكات نزوك بيت وعقيم بيت هر من دالي نبيت براستي خواهي قورا الزاناو كاربجيه خاون توانا وقدرته دا صلاته كواتا پێویستە ئافرەت و پیاو هەردووکیان تێڕوانینێکی جوانیان هەبێت سوپاسگوزار بن بەرامبەر بەو منداڵێکە خوای گەورە پێیان دەبەخشێت و جەوێک و کەشێکی ئارام و خۆشگوزەران بڕەخسێنن چونکە ئەوان نازانن کام منداڵە بۆوان باش دەبێت کام منداڵە بۆوان ئیسفادەی دەبێت خوای گەورە بەرەکەت دەخاتە تەمەنی کام منداڵەیانەوە و کامیان بەرەکەتدار دەبێت کوڕ بێیان کچ خوای گەورە تەنها خوای گەورە دەتوانێت ئیسلاحیان بکات و بیان کاتە مایەی خێر یاخود شەڕ و ئەوانە هەمویان تەئسیر لەسەر حەمل دەکات وەک باسمان کرد و ناشمانەوێت زۆر بچینە ناوەوە تەفاسیلانەی کە بابەتی پزیشکین و تەئسیراتی کاردانەوەی ئافرەت و تەحملی ئافرەت لە کاتی حەملدا لەسەر کۆرپەرەکە و یاخود تەئسیراتی جۆری خواردن ئەمانەمان ناتمان بچینە تەفاسیلەوانە بەڵام ئەوەی گرنگە و مەبەستمانە ئاماژەی پێ بکەین هەر کارێک کە دایک ئەنجامی دەدات لەلایەنی نەفسی لەلایەنی کردداری جەستەییشەوە ئەوە هەمووی تەئسیر لەسەر کۆرپە دادەنێت. لە خاڵی سێیەم کاریگەری دایک لەسەر منداڵ هەر لە سەرەتای منداڵیەوە و لە سەرەتاکانی منداڵیەوە دەوەستین لەم خاڵەدا پێش بەخوای گەورە بەردەوام دەبین لەگەڵتان داواکارین لەخوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات کە ئیخلاص و ئیستیقامان پێ ببەخشێت سەربەرز و سەفرازی دنیا و قیامەتمان کات ئەمر و کاری هەموو لایەکمان ئاسان بکات ناڕەحەتیەکانمان لەسەر لا بدات و دەروی خێر و ڕەحمەتی خۆی لە هەموو لایەکمان بکاتەوە و بگەڕینەوە و دەست بگرین بە پەیامی خوای گەورەوە ژیانمان بە پێی شەریعەتی خوای گەورە بەڕێوە ببەین هەر کارێک شەریعەت فەرمانی پێکردین چۆن بوون ملکەتی بین گوێ نەدەینە قسەی کەس گوێ نەدەینە سەر ئەوەی کە خەڵک چیمان پێ دەڵێت و یاخود نەکەین کارێک نەکەین کە ببێتە مایەی تووڕەبوونی خوای گەورە بەڵکو شەریعەت و فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆنە بەو شێوازە ڕەفتار بکەین و هەموو پێوەر و هەڵسەنگاندنێکمان بە پێی تەرازوی شەریعەت بێت و دوورکەوینەوە لە هەموو پێوەرێکی دوور لە دین و پێوەرێکی کە عادەت و تەقالیدە و دژی شەریعەتە و لەگەڵ شەریعەت یەک ناگرێتەوە و ناگونجێت پێویستە هەموو ئەو پیسیانە و ئەو دڕکانە و ئەو ناڕەحەتیانی کە توشمان بووە بەهۆی کلتور و سیفەتی جەهالەتەوە پێویستە دایان ماڵین و خۆمانیان لێ پاک بکەینەوە و دەست بگرین و ببینێ دەستپێک و قودوە بۆ جێبەجێکردن و سەپاندن و تەطبیقکردنی شەریعەتی خوای گەورە. لێرەوە کۆتایی بەم زنجیرە بەم ئەڵقەیە دەهێنین تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين.